دوعاکێ ئەڵێن خدای گەورە بە دوورت کە لە شەڕی شەیتان و بەڵای ناگەهان لە بەردەم ئەو باخچەیەم لە قەزای شارەزور کە ئەمڕۆ باخەوانەکەی لە کەس نەزانی شاری هەولێر گیانی لەدەستدا. چیرۆکەکەی زۆر کاریگەرە لەگەڵم بن بۆتان دەجێڕمەوە. عەلی عەبدوڵڵا عەزیز تەمەن 66 ساڵ هاوڵاتێکی دانیشتووی قەزای شارەزورە. ئەمڕۆ لە ڕووداوێکی هاتوچۆدا لە کەس نەزانی شاری هەولێر گیانی لەدەستدا. کاک عەلی 13 ساڵ و 11 مانگ و 10 ڕۆژ لە باخچەکانی قەزای شارەزور خزمەتی هەیە و هەفتەی 3 ڕۆژ خزمەتی دار و گوڵی ئەم باخچەی کردو و ئاوی داون. من قسەم لەگەڵ چرۆخالید بەرپرسی بەشی باخچەکانی قەزای شارەزور کرد. پێ ڕاگەیاندم کە کاک عەلی کارمەندی بەشی باخچەکانە بە گرێبەست لە شارەوانی قەزای شارەزور، جگەلەوەی کە 13 ساڵ و 11 مانگ و 10 ڕۆژ خزمەتی هەیە، چەند ساڵێک خزمەتی سەربازی هەبووە، ئەمڕۆ چووە بۆ هەولێر بۆ ئەوەی کە ژمارەی خزمەتەکانی بخاتە سەر ئەو خزمەتەی کە هەیەی و ژمارەی خزمەتەکانی زیاتر بێت. لە ڕووداوێکی هاتوچۆدا لە کەس نەزانی شاری هەولێر گیانی لەدەستدا و کۆتا جار کە کاک عەلی ئاوی ئەم دار و باخەی داوە پێرێ بووە و چیتر کاک عەلی ناتوانێت ئاوی ئەم باخچەیە بدات. هەر لە سەفەرەکەیدا کاک عەلی کوڕەکەی خۆی لەگەڵ بووە و بە گوێرەی زانیاریەکان بریندارە و تەندروستی جەگیرە. کە سوکاری کاک عەلی ڕۆشتوون بۆ ئەوەی کە تەرمەکەی بگێڕنەوە بۆ قەزای شارەزور و دوای ئەوەی کە تەرمەکەی دەگەڕێتەوە بۆ شارەزور لە مزگەوتی دەروازە مەراسیمی بە خاکسپاردنی بەڕێوە دەچێت و دواتر لە گۆڕستانی قەزای شارەزور دەنێژرێت.